ئەمە ئادابەکانی یەکەمینیان سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکەی لە سەرەتای دوعاکردنەکە و سەڵەوات لە پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسلام کە دەست بە دوعاکە کرد بڵێ الحەمدولله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەنجا دەست پێ بکەی چونکە ئینسان ئەگەر هاتو ئاوا داوای کرد وەکو لە حەدیثی حەسەنە هاتووە لای ترمزی پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسلام گوێی لێ بوو کابرایەک دعایە کردووە یا ذا الجلال والإكرام پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسلام فەرمووی قد استجيب لك فسل دعاکەت گیرابێ پرسیارەکەت بکە داواکەت بکە دووەم ئادابی ئەوەیە کە بە ئەسماء الحوسنا دەست پێ بکەیت بەو ناوە گەورانەی خوای پەروەردگار ناوی شیاوی ئەو دوعایی کە ئەیکەی ناکرێ بڵێ یا منتەقم یا جەبار بە زەید پێما بێت یا ڕەحمان و یا ڕەحیم تۆڵم بسێنی هەبێ بەعەکسەوە بێ بڵێ یا منتەقیم و یا جەبار تۆڵەمان بسەنی خاوەندە سەڵات تۆڵەمان بسەنی ئەی خوای بەخشندە و بە بەزەیی لێمان ڕازی بی و لێمان خۆش بی و لە دایک و باوکمان خۆش بی ئاوا ئەپارڕێیت لە صحیحی ابن حبانە حەدیثەکەیە لە عەبدوڵای کوڕی بورەیدەوە لە باوکی ئەجێڕێتەوە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسلام گوێی لێبوو كابراك دعاء كردو خيرا أيود اللهم إني أسألك بأني أشهد أنك أنت الله لا إله إلا أنت الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أبم ناوانا أبارايو أي خواي من برياري أو أدمو شايتي أدمو إقراركم بويك تنها تو خواي شايني پرستن بيتو كسي تر شايني پرستن تنها توي شايني پرستن بيتو کەس شایانی ئەو پەرستنە نییە و تۆ تاکو تەنهای تۆ پێویستیت بە هیچ کەسێک نییە تۆ لە کەس نەبووی کەس لێ نەبووە کەس لە هاوشێوەی تۆ و هاوێنەی تۆ نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لقد سأل الله بالاسم الذي إذا سئل به أعطي وإذا دعي به أجاب بەخوا بە پاڕانەوەیەک بە ناوێک بە شێوەیەک داوای کردو و بانگەوازی کردو و پاڕاوەتەوە وا ناوی خوای پەروەردگاری هێناوە کە ئەگەر بەو ناوە بپارڕێتەوە ئیلا خوای گەورە ئەیداتێ هەر دوعایە بکە خوای گەورە گیرایەک لەبەرەوە ضروریە ئینسان بەم شێوانە دوعا بکە هەروەکو کە زانیوەتی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وسلام خۆی یان یاوەرانی عەزیزی کە بەو شێوێ دوعایان کرد دعای ئەو پێغەمبەرە نازارانەش هەمووی ئاوان سيدنا يونس فرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بم دعايك پێغەمبەری نازاریش عەلەیهی سڵات وسلام لە حەدیثی صحیحە بە سەعدی کوڕی ئەبی وەقاصە فەرمێ دعوة ذي النون إذا دعا وهو في بطن الحوت أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين إنه لم يدعو بها مسلم في شيء قط إلا استجاب الله له هر مسلمانك بم دعاء بك ولا خواي قورة ببارتوا لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين إلا خواي پروردگار دعاك يجيراك أما أنا همو إلا پیغمبری نازار عليه الصلاة والسلام رواية كراون كتشون أو ياور عزيزاني خوي نصيحة كردو لمسند إمام أحمد حديثك إلى علي كري بطالب ورزاي خوالي بجرته أفرمي پیغمبری نازار عليه الصلاة والسلام فيري كردم كهر وقت بلا مصيبة كارساتكم لقوما بلم لا إله إلا بلم هر وقت كارساتكم لقوما بلا مصيبتكم بسرهات بلم لا إله إلا الله الحليم الكريم سبحان الله وتبارك الله رب العرش العظيم والحمد لله رب العالمين بمشي بباريمو لبرو ديار هر يچيكي بو شوي فير كردو عبد الله كوري مسعود ابن عمر او صحابه برزيانه هم هر يك بجورك فير كردو بلام همويان لسرتاوا سپاس استایشی خوای پروردگاری تیای ولا اخیرش صلواتی لپیغمبری نازدار تیای علیه الصلاة والسلام سهم گمان باش بردن بخوای پروردگار که خوای گورا کارزانه کارجوانه بده صلاته همو ایشکان لدستی ده هر شتێک کە ویستی بیکە
پیغمبری نازار عليه الصلاة والسلام أفرمي يقول الله عز وجل أنا عند ظن عبدي بي وأنا معه حين يذكرني. خواهي پروردگار فرمي من لقمان باشيكي عبدكي خوما، هر وقتك قماني باشي بمن بردوا، هر وقتك يادي مني كرد يادي أك لبرأو كاتانا ضروري إنسان كأباريتو قماني باش بخواهي پروردگار هر وكو أو روايتي وتمان ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. تو لقمان باشيتك وأزاني كتو دعاك وخواهي پروردگار ليت قبولك. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعا. من نزيكم لو عبدانا كدعوا كان بارينوا بالا من ببارين. شوارمي أم آدابانا اعتراف كردنا بو گناحاني كردومان ولو لناخي خوتا كدست برس كردوتو أباريتو دعاكي لناخي خوتا أور لو گناحاني خود بدرو اعتراف بو گناحاني خود بك انجا اعتراف بكمال عبوديتي خواهي پروردگار بك. علي كري أبي طالب رضاي خواهي لبلا حديثي صحيحة جرتك لصحيح جامع الصغير ألبانيا 1818. علي كري أبي طالب رضاي خواهي لبلا أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله لا يعجب من العبد إذا قال لا إله إلا أنت إني قد ظلمت نفسي فاغفر لي ذنوبي إنه لا يغفر الذنوب إلا أنت قال عبدي عرف أن له ربا يغفر ويعاقب. كتبوا شوية باريت ولا خوايا هيش خوايا كنية إلا جنابة نبي خوايا من ظلمم لنفسي خوم كردوا خوايا لم رازيبه وقناح كانم داب وشو بيان سرروا خوايا هيش كسيق لقناح خوش نابي وقناح كان لا نابا وناي سرته إلا تونا خوايا يورو كاتا أفرمي أو عبدي من أزانه كخوايا كي هي لێ خۆشبوون هەر بەدەست ئەوە و سزاکەش هەر بەدەست ئەوە. پێنجەمی ئەو ئادابانە دوعاکردنە بە شێوەیەکی وا دڵشکاوی پێوە بێ دەنگی زۆر بەرز نەکات و بە ملکەچی بە خوشوع ادعوا ربكم تضرعا وخفيا إنه لا يحب المعتدين. وا بپارێنەوە وا هاوار لە خوا بکەن کە ملکەچی و جۆڕایەڵی و دەنگ نزمی پێوە دیار بێ زەلیلی و داماویتان پێوە دیار بێ کە ئەپارێن. ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەم ئایەتەیە فەرمێ هذا أمر بالدعاء وتعبد به ثم قرن عز وجل بالأمر صفات تحسن معه وهي الخضوع والاستكانة والتضرع. ومعنى خفية أي سرا في النفس ليبعد عن الرياء بۆ ئەوەی دوورکەویتەوە لە ڕیابازی پێویستە بە پەنهانی دوعاکانی خۆت بکەیت و بەو شێوە ئینکیسارەی تیابێ بەو شێوە زەلیلیەی تیابێ ملکەچی و جۆڕایەڵی و خۆ بە بچووک زانین و احترافکردن بە گوناحی خۆ. باسی سەیدنا زەکەریا خوای پەروەردگار کە ئەجێڕێتەوە فەرمێ إذ نادى ربه نداء خفيا ئەپارێتەوە دوعاکە بەڵام دوعایەکی بە بێدەنگ لبرو أو صحابي برزانش أهوا فيربوبون كبو شوي دعاء. إمام ابن القيم رحمة الله عليه فرمي له أسلوب الدعاء إيماني قايم تر ببيدنك درست يعني شون لسردمية ما يعلين وكو أوايا بتاتا لجر أرزا بروين كسا قاي ليني وبرهمك لجيروا إيشي خوي كردو برهمي باكو بخت الدسكوت. إمام ابن القيم رحمة الله عليه فرمي دوام لبروي كآدابي كي جوان تريت يعني گەورە و مەزنی خوای پەروەردگار و زەلیلی ئەو کەسەی تایە کە ئەپارێت چونکە تۆ لە دواندنی مەلیکەکانە دەنگ هەڵنابڕ چۆن لە دواندنی خوای پەروەردگارە هاوارەکە هەموو کەسێک بەو میقدارە قسە ئەکا کە مەلیکەکە ڕێگایەدا ئەوەندەش دەنگ بەرزەکاتەوە کە دەنگەکەی بیگاتێ و پێی ئیزعاجنە بە ئەدەبێکیش قسە ئەکا و ڕەفتارە نوێنێ کە مەلیکەکە ڕێگایدا بۆ خوای پەروەردگاریش
ملك الملوك كوابو هر هي أويك بمشي وإنسان أم دعايك. إمام ابن القيم رحمة الله عليه فرمي بارانا وبو بيدنجيا إخلاصي زورتر بيوي دڵ و دەروون زۆرتر بۆی ئەجۆشێ زۆرتر هۆشت لای دوعاکانە. ئەنجا ئەفەرمێ لەبەرەوەی بەدڵ دوعاکە هۆشی لێتی هەر بەدڵش ئیحساس بەوە ئەکا کە نزیکە لە خوای پەروەردگارە و کە ئەو دوعایە ناکە. یەکێکی تر لە ئادابی پاڕانەوە زۆر داواکردنە. هەندێک کەس وازانە کە ئەگەر یەک جارە دووت یا ڕەبی خوای ڕزقێکی حەڵاڵم بدەیتێ ئێڵێ پاڕامە وتم ڕزقی حەڵاڵم بدەرێ. یعنی تۆ هەر یەک جار عەریزە نووسی بۆی تەعینتکەن یەک جارە چی ئەگەر بزانی مەجالی تیاماوە تۆ هەموو ڕۆژە ناچی تۆ هەموو ڕۆژە داوای قامە ناکەی ئەگەر دەسەڵاتت ببێ تۆ هەموو ڕۆژە داوای پێداویستەکانی خۆت ناکەی. ئەمەش وایە لەبەر یەکێک لە ئادابی پاڕانەوەی ئینسانی مسلمان ئەوەیە کە زۆر ئلحاح بکە لە خوای پەروەردگار زۆر داوای لێ بکە هەموو جارە تیکراری کاتەوە بەردەوام باسی بکاتەوە بە شێوەکانی بیگۆڕێ. تۆ سەیری دوعای پێغەمبەری نازارەکەی عەلەیهی سەڵات وەسەلام داوای لێ خۆشبوونەکە بەڵام بە چەند شێوە تیکراری ئەکاتەوە زۆر. حەوتەم دوعاکردن سێجار کە سنەتی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە صحیحی ئیبن ماجەیە هاتووە کە ئەلبانی بە صحیحی داناوە ژمارە 4340 پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەنەس لێوەی ئەجێڕێتەوە ئەفەرمێ من سأل الجنة 3 مرات قالت الجنة اللهم أدخله الجنة ومن استجار من النار 3 مرات قالت النار اللهم أجره من النار. هەر کەسێک سێ جار داوا بکە خوایە بمخەرە ئەو بەهەشتەی خۆتەوە بەهەشت ئەفەرمێ خوایە دەبی خەرە بەهەشتەوە. هەر کەسێک سێ جار داوای کرد لە خوای پەروەردگار کە خوایە لە ئاگری جەهەنەم بمپارێزە ئاگری جەهەنەم خۆیە فەرمێ خوایە لە ئاگری جەهەنەم بیپارێز. ئادابی تری پاڕانەوە هەشتەم ئاداب بریتیە لەوەی کە دوعایەک بکەی شامل بێ گشتگیر بێ کۆ بێ. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام لە دوعاکردنەکەی فەرمووە وەکو لە موسلیمە هاتووە اللهم إني أعوذ بك من شر ما عملت وشر ما لم أعمل. خوایە پەنا ئەگرم بە تۆ لە هەرچی خراپەی هەرچی کارێک کە کردوومە و لە خراپەی هەرچی کارێکیش و لە خراپەی هەرچی کارێکیش کە هێشتا نەمکرد. سەیری کە چ دوعایەکە یعنی ئێمە جاری وایە کە دوعا بکەین ئەڵێن خوایە مرادی حاصڵکەی. جاری وایە لەبەر خشەخشی مایکەکە تێناگەین ئەڵێ دوعام بۆ بکەن فڵان شت لە فڵان شتەکە تێنەگەیشتی کاڵین خوای مرادی حاصل کە ئێمە هەر یەکێک لە ئێمە دەیان مرادی هەیە دەیان هەدەفی هەیە بێتە دی دەیان مەبەستی هەیە بێتە دی. لەبەرەوە شتێکی باشە بزانی چ دوعایەک گشتگیرە ئەوە بکەی. خوای گەورەش فێرمانەکە فەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوای لە دنیاە چاکەمان بێنە ڕێ خوای لە ئاخرەتیشا چاکەمان بهێنەرە ڕێ و لە سزای ئاگری جەهەنەمیش بمان پارێز. سەیری ئەم دوعا گشتگیرە خوایە لە دنیاە چاکەمان بێنەرە ڕێ یعنی هەرچی شتێک خوای پەروەردگار بە خێر و چاکەی حساب کردو خوای بێنەرە ڕێمان لەوەمان بێنەرە خوایە هەرچی شتێک خراپەیە لێمان دوور خەرەوە لە ئاخرەتیشا خوایە هەرچی چاکە هەیە بیهێنەرە ڕێمان کە سەرەتایان ڕەزامەندی خۆت. لە ئادابی دوعا ئەوەیە کە بە خۆت دەست پێ بکەیت دوعا بۆ خۆت بکەی ئەنجا بۆ دایک و باوکتی بکەی ئەنجا بۆ خوشک و برا و کەس و کار و زوڕێتی بکەی ئەنجا بۆ ئەو کەسانەی بکەی کە مافیان لەسەرتە پەروەردەیان کردووی بوون بە سەبەبی هیدایەتدانت دەرسیان پێوتووی تربێتیان داداوی بردویانیت بۆ مزگەوت ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان.
خوای لە ئێمە خۆش بە هەروەها لەو برایانەمان کە پێش ئێمە بە ئیماندارەتی هاتوون و ڕۆیشتون. قال رب اغفر لي ولأخي وأدخلنا في رحمتك وأنت أرحم الراحمين. خوای لە منیش و لە براکەشم خۆش بە و بماخەرە بازنەی ڕەحمەتی خۆتە، ماخەرە ڕەحمەتی خۆتەوە، بازنەی نییە. ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. خوایە لێم خۆش بە، لە دایک و باوکم خۆش بە، لەو مسلمانان خۆش بە خوایە، بە تایبەتی لەو ڕۆژەیە کە خەڵکی هەمووی هەستاونەتەوە و محاسەبە ئەکرێ. لەبەرەوە زەروریە بۆ خۆی دەست پێ بکە، چونکە پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام وەکو لە حەدیثی صحیحە هاتووە فەرمێ فدعا له، يعني بۆ دوعای کرد پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام. بیڵێمەوە لە صحیحی ترمزیە 1627 ابن عباس رضای خوای لێ بێت لە ئوبەی کوڕی کەعبەوە جێڕێتەوە ئەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم كان إذا ذكر أحدا فدعا له بدأ بنفسه. دعای بۆ هەر کەسێک بکردایە پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام یەکەم جار دوعاکەی بۆ خۆی کرد، مەگەر تایبەتی کردوێ وەکو بۆ ابن عباس فەرمووی اللهم فقهه في الدين، یان بۆ دایکی ئەبو هورەیرە فەرمووی اللهم اهدي أبي هريرة، یان بۆ قەبیلەی دەوس فەرمووی اللهم اهدي دوسا، خوایە هیدایەتیان بدە. ئەوە بەو شێوەش دوعاکانی کردو.